کە لە ڕەقی خەریکە سەری هەرێمی کوردستان دەخوات. بەرپرسانی باڵای حیزب و لایەنەکانی هەرێمی کوردستان باش دەزانن دۆخەکە چەندە هەستیارە و تا چ ڕادەیەک لە لێواری ترازان و تێکچووندایە. باش دەزانن دۆخی ناوچەکەش تا چ ڕادەیەک ئاڵۆز و ڕوو لە هەڵدێرە. کەس نەزانێت بەرپرسانی باڵای سیاسی ئەم هەرێمە باش دەزانن جیالەوەی هەژاری و دۆخی نالەباری یابووری تەنگیان بە خەڵکەکەی هەڵچنیوە و کەشوهەواکەی هەردەم ئامادەیە بۆ تەقینەوە. باش دەزانن هەڵکردن لەگەڵ ئەم هەموو دوژمنەش کە دەوری کوردیان چەنیوە تا چ ڕادەیەک سەخت و ئەستەمە. بەرپرسانی لایەنەکان باش دەزانن لە ئێستادا تا چ ڕادەیەک کورد پێویستی بە یەکڕیزی و کۆدەنگی هەیە. کەس نەزانێت بەرپرسانی باڵای لایەنەکان باش دەزانن ئێستا کاتی شانازی، شکۆی یەکتر شکاندن و ڕێککەوتنی ژێربەژێر و چەواشەکاری و درۆ و دەلەسە نییە، بەڵکو کاتی دانوستان و ڕێککەوتنە، کاتی سازشکردنە لە بەرامبەر یەکتردا لە پێناو پاراستنی کیانی هەرێمی کوردستان. بەرپرسانی باڵای سەرجەم لایەنەکان ئاگاداری ئەم هەموو مەترسیە هەن و لە هەمان کاتیشدا هەستیان بەوە کردووە کە دەبێت بە حیکمەتەوە بیر لە نەخشە ڕێگەیەکی کارە بۆ تێپەڕکردنی ئەم قەیرانە لەم ساتە وەختە مێژوویەدا بکرێتەوە. بەڵام بەداخەوە هێشتا سیاسەتی عیناد و غرور و پێداگری لەسەر ئەم سیاسەتە قیزەونە ڕێگا نادات ئەم هەڵمەتە پیرۆزە سەر بگرێت. لێرەوە وا دیارە زۆربەی لایەنەکان هەر بە ئاوازە کۆنەکەی جاران هەڵدەپەڕن و لە بری یەکڕیزی بیر لە خۆ بە پاڵەوانکردن دەکەنەوە و لەم ساتە وەختە مێژوویەدا هەر بە هەناسەی کە لە ڕەقی و غرورەوە سیاسەت دەکەن. وا دیارەیتر سیاسەتی کە لە ڕەقی و خۆ بە زلزانی بۆتە تایبەتمەندی هەرە سەرەکی سیاسەتی کوردی، بۆتە تاکە کارتی سەرکەوتن لە دنیای سیاسەتی کوردیدا، بۆتە تاکە ڕێگەی گەیشتن بە دەسەڵات و فەخرفرۆشی و خۆ بە سیاسەت مەدار نیشاندان. بەداخەوە وا دیارەیتر سیاسەتی کە لە ڕەقی دەمێکە بووەتە تاکە گوتاری دیار و بەرجەستەی سیاسەتی هەرێمی کوردستان. ناکرێت حاشا لەم ڕاستیە ناخۆشە بکرێت کە لە ڕەقی و خۆ بە هەموو شتزانی لە سیاسەتی کوردیدا دەمێکە وای کردووە هەندێ لایەن ئامادە نەبن کەمترین سازش بۆ لایەنی بەرامبەرەکەیان بکەن. وای کردووە هەندێ لایەن پەنا ببەنە بەر نێرانی کورد و لە پێناو شکاندنی شکۆی لایەنەکەی دیکەدا دەست بۆ بژاردەی خراپ و ماڵکاولکەر ببەن. ئیتر نابێت حاشا لەم ڕاستیە تاڵە بکرێت کە لە ڕەقی و غروری دەمێکە وای کردووە کە کورد نەتوانێت بیر لە یەکڕیزی و کۆدەنگی نیشتمانی بکاتەوە، بیر لە پاراستنی بەرژەوەندی گشتی بکاتەوە، بیر لە هاودەنگی بۆ ئیدارەکردنی تەندروستی ئەم کیانە پڕبەها و گچکە و پیرۆزە بکاتەوە. دەمێکە وای کردووە لایەنەکان هەردەم ئامادەی ململانێ و بەبادانی ئەم نیشتمانە بن، هەردەم ئامادەی ئەوە بن وێستگەکانی تەسلیمبوون و ملکەچی لە پێناو شکاندنی بەرامبەرەکەیاندا تێپەڕکەن و بە شانازیەوە بچنە بەرەی نێیارانی کوردەوە. چیتر نابێت حاشا لەم ڕاستیە ناخەژێنە بکرێت کە لە ڕەقی و خۆ بە زلزانی دەمێکە لە سیاسەتی کوردیدا وای کردووە هەندێ لایەن و هەندێ جاریش سەرجەم لایەنەکان ئامادەی ئەوە بن تەگەرە لە بەردەم یەکدی دروست بکەن، لەبری ئەوە کێشەکانی یەکتر چارەسەر بکەن، کێشە بۆ یەکتر دروست بکەن و دەرەنجامیش بە ئاسانی خۆڵ بکەنە چاوی خەڵکەوە و ئەم کارەیان وەک خزمەت بە خەڵکی کوردستان و لایەنگرانیان بفرۆشنەوە. لەمڕووەوە کە لە ڕەقی و غرور خەریکە ببێتە بەشێکی دانەبڕاو لە سیاسەتی کوردی و ئەمە دەتوانێت لە درێژخایەندا جیالەوەی حکوومەتی کوردی بکاتە گاڵتە جاڕی خەڵکی ناوچەکە و جیهان، بێگومان کەرامەتی مرۆڤی کورد بە ئاسانی هەرزان فرۆش دەکات. هەر بۆیە بەرپرسانی باڵای لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەبێت بگەنە ئەو بڕوایەی چیتر کە لە ڕەقی و هاش و هوش لە دنیای سیاسەتی ئەمڕۆدا کەمترین شوێن و پێگەی نییە و ئەگەریش هەی بێت دەبێت لە بەرامبەر نێرانی کورد و لە پێناو پاراستنی بەرژەوەندی نەتەوەیی کوردستاندا هەی بێت، نەک لە بەرامبەر لایەنێکی دیکەی کوردیدا و لە پێناو فەخرفرۆشی و خۆ بە پاڵەوانکردندا. بەدڵنیاییەوە لە ئەگەری پێداگری لەسەر سیاسەتی کە لە ڕەقی و غروری دەرەنجام سەری ئەم هەرێمە بە ئاسانی بەبادا دەبات.